بەنسبەتی خوێنبەربوونی لووت وەکو پێناسی خوێنبەربوونی لووت هەر خوێنێک لە لووت بێتە خوارێ ئاژمارەکرێت بە خوێنبەربوونی لووت جا خوێنەکە کەم بێت مامناوەند یاخۆ زۆر وەکو جۆرەکانی خوێنبەربوونی لووت چەند جۆرێکمانەیە ئێمە جۆرێک پێوتری خوێنبەربوونی لووت لە پێشی لووت بەشێکمانەیە نوعی جۆری ترمانەیە لە پشتی لووتەوەیە لە مناڵانە بەشێکی تایبەتە ئەو خوێنبەربوونە و تا پێوترێ خوێنبەربوون لە مناڵانە لە گەورەشە بە هەمان شێوە جۆرێکی تایبەتی هەیە پێوترێ خوێنبەربوون لە گەورەدا خوێنبەربوونمان هەیە هۆکارەکەی دیارە خوێنبەربوونێ زۆربەی هەرە زۆری خوێنبەربوونەکان کە لوودا ڕوئەن هۆکاری دیار نییە ئیکی تۆزێک لەسەر ئەم بابەتانە باز ئەەکەین بەسمان چییە لە خوێنبەربوونێک کە هۆکاری نییە خوێنبەربوونێک کە هۆکاری هەیە خوێنبەربوونێک کە هۆکاری نییە ئەوەیە کە نەخۆ یەکێک کە تووشی خوێنبەربوونی لووت ئەبێ هیچ هۆکارێکی نێواتە هیچ زەبرێکی دەرەکی نییە هیچ نەسەگەریکی بۆ نەکراوە لە پڕ خوێنی لوودی بەرەبێ و ئەمە پێوتێ ئەو جۆرەیان کە خوێنبەربوونێکە کە هۆکاری نییە ئەو جۆرەیان کە هۆکاری هەیە هۆکارەکان چەند هۆکارێکە هیچێک لە هۆکارەکان زەبری دەرەچیە بۆ نمونە هەر بەرکەوتنێک بەر لووتکەوێ نەخۆش بۆی هەیە تووشی خوێنبەربوونی لووت بێت بڵی لە کەوتنە خوارەوە بێت لە یاریە بەرکەوتنی هەبێ بۆ لووتی حادیسەی سیارە بێ هەرێکێک لەو بابەتانە خوێنبەربوونی لووت دروستەکە هۆکارێکی تر دوای نەشتەرگەری هەر نەشتەرگەریەک لە لووتدا بکرێ بۆ هەیە تووشی خوێنبەربوونی لووتمان بکات وەکو نەشتەرگەریەکانی کۆڵەکەی لووت جوانکاری لووت جیوبەکانی لووت ئەمانە هەمووی هۆکارن بۆ توشبوون بە خوێنبەربوونی لووت هۆکاری تر لە بۆ هۆی خوێنبەربوونی لووت دەرمانە ئەو دەرمانانی کە دەبنە هۆی نەزیفی لووت چین بە تایبەتی ئەو دەرمانانن کە بەکاردێن بۆ خوێن خاوکردنەوە ئەوانەی کە نەخۆشی دڵیان مشکیانەیە کە دکتۆری پسپۆڕی تایبەتی دڵ یاخود دکتۆری مێشک و دەمار بۆیان ئەنووسێت یەکێکە لەو دەرمانانی کە دەبێتە هۆکار بۆ توشبوون بە نەزیفی لووت شێرپەنجەکانی لووت و جیوبەکان ئەمیشێکێکە لە هۆکارەکان وارووا نەخۆشیەکانی خوێن و خەپلەکانی خوێن ئەمانەش دووبارە هۆکارن بۆ بەربوونی خوێن کە ئەڵێن خوێنبەربوونێک لە پێشی لووتایە واتە سەرچاوی ئەو دەماری کە پچراوە یاخود خوێنەکەی لێو دێت دیارە وازحە بۆ ئەو دکتۆری کە پشکنینەکە بۆ ئەو نەخۆشە و ئەو بەششی کە پێوتێ نەزیفی پشتی لووت واتە خوێنبەرەکە یان ئەو خوێنهێنەری کە ئەپچڕێت یاخود خوێنی لێدێ لە پشتی لووتایە دیار نییە واتە کە کاتێک کە تۆ نەخۆشەکە فەحسەکەی بە هیچ شێوازێک ئەو شوێنە دیار نییە کە خوێنەکەی لێوە دێت بە شێوەیەکی ئاسایی بەڵام دوایی کە بە پشکنینی بۆ بکەی بە ناوبین واتە نازۆر بۆت معلومە بێت لە پشتی لووتەوە لە چی شوێنێکەوە خوێنەکەی بۆ دێت ئەمە یەکێکە لەو کێشانی کە زۆر جار نەخۆش بۆ نمونەوانی کە بەتەمەنن بە ساڵات چوون چەند جارێک کە خوێنی لووتیان بەرە بێ دەبچن نەخۆشخانەی فریاکەوتنەکان ئەچنە ئەوێ خوێنیان نەماوە کە فەحسیان بۆ کرێ پشکنینیان بۆ کرێ ئەڵێن هیچ دیار نییە لەوانێت زۆر جار ئەمە دەبێتە هۆی بێتاقەتی بۆ نەخۆش و کە سوکارەکەی دەڵێن یعنی چی نەخۆشەکە لە بەیانی یا دوو ڕۆژن خوێنی بەرە بێ و یەتە ئێرە و هیچ دیار نییە ئەمە ئەو جۆرەیە کە لە پشتی لووتە دروستە بێ وەکو چۆن کارەبا ئەبچڕێ و یێتەوە بە هەمان شێوەیە ئەو دەمارە کە خوێنەکەی بەر ئەبێ بۆ نمونە نەخۆشەکە لەوانەیە 20 دقیقە چارێکی تا گاتە شوێنێکە فەحسی بۆ تیاکرێ خوێنەکەی نەماوە ئەویشی کە لە پێشەوەی وازح خوێنەکەی دیارە بەنسبەتی ئەو هۆکارەکانمان باس کرد ئەو شتانە کە ئەبنە هۆکار نەکە ئۆکو سەبەبی ڕئیسی هەندێک شت وامان لێکە کە ئێمە زیاتر معارەز بن بکە تووشی خوێنبەربوونی لووت هیچ لەوانە گۆڕانی وەرزەکانە لەوانەیە پێتان سیر بێت لە وەرزی پاییز و زستانە زۆرترین خوێنبەربوونی لووتمانەیە نەک لە هاوینە ئەو شێوازە لە گۆڕین لە وەرزە هۆکارەکەی دووشتە یەکەم گۆڕانکاری لە پلەکانی گەرمایە دووهەمیش لە شێداری هەوایە یەکێتر لە هۆکارەکان دەرمانە بەڵام ئەم جارە دەرمانەکان ناکە بۆ خوێن خەرد وەکو ئەو بابەتانی هیپارین و وارفارین کە بەکاردێ ئەم جارە بابەتی ئازارشکێنەکان وەکو ئەسپرین و جەماعەتەکەی چاروایە پرۆفین و ڤۆڵتارینیش دەبن هۆکار وەکو ئەو نەخۆشەکەنەی کە زۆر ئەیخۆن زیاتر معڕەز بن بۆی کەوا توش بن بە ئەوەی کەوا ئەم دەرمانە ئیش ئەکا لەسەر خەپلەکانی خوێن کاتێک کە خوێن بەرێک یا خوێن هێنەرێک کە پشرانێکی دروستە بێ ئەو خەپلانە
پێکەوە ئەلکێنکو دیوارێک دروستەکەن لەو کاتێ ئەو دەرمانە تەسیر دەکاتە سەر ئەو خەپلانە ناڵێ ئەو کرداریان هەبێت لەبەرەوە سێکی لەو نەخۆشانەیە زیاتر معارەزم وایە کاتوشی خوێنبەربوونی لۆت بن. یەکێتر لەو شتانی کەوامان لێکا زیاتر توشبین مەی خواردنە. مەی خواردنیش بە هەمان شێوەی ئەم دەرمانانە کە باسمان کرد وەکو ئەسپرین ئیشەکە لەسەر خەپلەکانی خوێن و کردداری فەسلەجەی خەپلەکانی خوێن تێک ئەیات نایڵێت ئەو کردداری کە پێکەوە ئەلیچێن کە بۆ کاتی خوێنبەربوون لە مەلولەیەکی خوێنە کردداری خۆی ئەبینێ لەوەیە ئەو کردداری تێگەچێت. یەکێ لەو شتانی کە ئێمە زۆر سەرقاڵین پێوەی کە خەڵک زۆر زۆر پێکیەوە ئەیبەستێ بەرزبوونەوەی فشاری خوێن یاخۆ پەستانی خوێنە بە خوێنبەربوونی لوتەوە. لە ڕاستیدا ئەمە بە هەموو ئەو سەرچاوە زانستیانی کە هەیە لە کتێبەکانەوە بە هەموو ئەو توێژینەوانی کە لەسەری کراوە بە هیچ شێوازێک هیچ پێکەوە بەستنێکی خوێنبەربوونی لوت و بەرزبوونەوەی فشار یاخۆ زەختی خوێن نییە. زۆر نەخۆش هەیە کە ئیبەنە خەستەخانە بە تایبەتی بە ساڵە چۆکان خۆی زەختی هەیە. کاتێک کە خوێنبەربوونێکی زۆری ئەبێ جانی هەموو بێ بە خوێن تۆزە ترسێکی لێ ئەنیشێت یا ئەبرێتە خەستەخانە بۆ نمونە چەند شتێکی بۆ ئەکرێ بۆ نمونە پاکردنەوەی لوتە دانانی پڵیتەیە جاروایە کەوی بۆ ئەکرێ. نەخۆشەکە تووشی بابەتێکی دڵڕاوچیە بێ ئەم دڵڕاوچی و خوێنبەربوونە دەبێتە خۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن یا فشاری خوێنی نەخۆشەکە. لەبەرەوە هاوڵاتیانی بەڕێز دەبێت زۆر زۆر لەم بابەتەیە وشیار بن کەوا بە هیچ شێوازێک بەرزبوونەوەی پەستانی خوێن یا خۆ فشاری خوێن هۆکار نییە بۆ توشبوون بە نەخۆشی خوێنبەربوونی لوت. بەعکسەوە خوێنبەربوونی لوت یاخۆ نزیفی لوتەکە دەبێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێنەکە بۆ ئەوی کەوا نەخۆشەکە تووشی حاڵەتێکی دڵڕاوچیە بێ و بەو شێوەیەکە دەبێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێنەکەی. بۆیە زۆر جار ئەم حاڵەتە نەخۆش زۆر جار کە دێتە خەستەخانە کە دەدوێت تۆ عیلاجێکی بۆ بکەی شەرەکەی ئەو دەماری کە خوێنەکەی لێوە دێت واضح دیارە لە بەرچاوەدا دەڵی بۆی کەویەکەم ئەم دەمارە پێویستی بۆ یەکەوە کەوی کرێت چکە خوێنی زۆر لە دێ. زۆر لە نەخۆشەکان بە تایبەتی بە ساڵاچۆکان ئەم حاڵەتە ڕەدەکەنەوە دەڵێن ئەگەر بێت و ئەم خوێنە لە لوت بۆنێتە خوارەوە تووشی جەڵتەی دەماغە بم. لەبەرەوە ئەم بابەتە بابەتێکی زۆر زۆر گرنگە بیزە هەموو هاوڵاتیانی خۆشەویست بیزانن کەوا بە هیچ شێوازێک هیچ پەیوەندیەکمان نییە لە بینی بڵێ پەستانی خوێن و فشاری خوێن. بەعکسەوە بەربوونی خوێن لە لوتی نەخۆش دەبێتە هۆکاری بەرزبوونەوە ئەویش بەهۆی ئەو دڵڕاوچی کە تووشی نەخۆشە بێت. بەگشتی چارەسەری ئەو نەخۆشانە چۆن ئەکرێت دەبێتە دوو ڕێگای سەرەکی چارەسەرەکە. یەک لەوانە چارەسەری مباشەرمانەوە تا دایرێکت مانەجمنتمانێ بۆ ئەو حاڵەتە کە تۆ نەخۆشەکە خوێن لە لوتی دێت دەمارەکەی واضح دیارە ئەمە یەکسەر دەبێت لەم کاتەیە ئەو دەمارە کەوی کرێ. دوو جۆر کەویمانەیە کەوی ماوادی کیمیایی ئەکرێت تایبەتە و کەوی کارەباییشمانەیە. لەو نەخۆشانی کە خوێنبەربوونی لوتیان دیار نییە واتە ئەو دەماری کە بەربووە خوێنەکەی لە پشتی لوتەکەی یاخۆ زۆرە لەو کاتانەیە نەخۆش داواکە لە دوکتۆر کەوی ناکرێت لەو کاتەیە بە هیچ شێوازێک کەوی ناکرێت. چەند حاڵەتێکی کە بۆی ئەکرێ وەکو دانانی پڵیتە وەکو دانانی سۆندەیەک بۆ گرتنی ئەو خوێنە و ئەگەر نەخۆشەکە طبعاً لە بارێکی ئەوەی لە ئاسایی بێ بۆ نەزەخی زۆر دابەزی بێ یاخود لە حاڵەتێکا بێت دڵی پەرەپەل بکە و زەختی دابەزێ و بێتاقەت بێ لە وەختەیە پێویستەکە و نەخۆشە کاندەرەی بۆ دابدرێ و مغەزی بدرێتێ تا حاڵەتەکەی ڕێک ئەبێتەوە ئەو جار عیلاجی یاخۆ چارەسەری تەواو بۆ خوێنبەربوونی لوتەکەی بکرێ. ئەمە بەگشتی لەسەر ئەو چارەسەرانە ناچینە زۆر باسی ینی قوڵی چارەسەری خوێنبەربوونی لوت وەکو باسانی کە مەسەلەن کە تۆ ئەگەر دیار نەبێت وای بە نازوری بۆ ئۆکەی تەمە نازۆرەکە کە بۆی کراکەوی ئەکرێ لە ژێربەنجی عامە جۆرە چارەسەری ترمانێت جاروایە بۆ نمونە نەخۆش کۆڵەکەی لوتی خوارە یەکی لە ئەو دەمارانی کە بچراون لە پشتی خواری کۆڵەکەوەیە لەو کاتانیان نەخۆشانە پێویست دەکات کە نەشەرگەری ڕێکاری کۆڵەکەی لوتەکەیان بۆ بکرێ وەکو حاڵەتێکی ئیمەرجنسی یان ئەو چارەسەرانی تر کە هەمانە بۆ نمونە گرتنی ئەو دەمارانەیە کە خوێنی لێوە دێت خوێنبەربوونەکەی لێوە دێت جا ئەو دەمارە کامەیە خوێنبەری کامیانە بە هەر خوێنبەرێک و ڕێگەیەکی تایبەتی خۆی هەیە بۆ گرتنی و بۆ ئەوەی کەوا ئەو خوێنەی لێوەنەیەات و نەخۆشەکە سەلامەت بێ و چیتر خوێنی لێ نەڕات. ئەمانە هەمووی تاوان بابەتی هەر یەکێک لەم چارەسەرانی کە باسمان کرد
بەڵێ بەرنامەیەکی تایبەتی ئەخوازێ بەڵام ئەس بە گشتی ئێمە کە باسمان کرد چەند خاڵێکی زۆر گرنگ بوو بۆی بزانن ئێوە ئازیز و خۆشەویست کە ئەو بابەتانی کە دەبنە هۆکار بۆ خوێنبەربوونی لووت و ئەو چارەسەرانی کە ئەکرێت چییە ئەمە بە کورتی لەسەر بابەتی خوێنبەربوونی لووت. پرسیارەکان ئامادە نییە. دەچینە لای بابەتێکی کە بابەتی هەستیاری لووت. ئێستا پرسیارەکان بەڵێ پرسیارێک ئامادەیە. سڵای خوددا لێبێ دکتۆر دەگونجێت لە کارکەوتن و ئیلتیهابی درێژخایانی لیکە ڕژێنەکان ببێتە هۆی ئازاری جۆ سەرێشە. طبعاً گوێشە وەکو گوێشە ئێمە دوو جۆر گوێشەمانەیە. گوێشەیەکمانەیە کە پەیوەندی بە خودی گوێیە، گوێشەیەکشمانەیە کە لە دەوروبەری گوێ واتە دراوسەکانی گوێچکە بەهۆی ئەو دەمارانەی کە ئیعازی عەسەبی ئەهێنن واتە ئەو نێروانەی کە مشتەرەکن لە بینی گوێچکە و واتە ئەو دەمارانەی کە هەست ئەهێنن بۆ گوێچکە و بۆ دەوروبەری گوێچکە بۆ نمونە وەکو جومگەی شەویلگە، وەکو لەوزەکان، وەکو دەنگەژیەکان، وەکو لووت و جیوبەکان. بەڵێ لیکە ڕژێنەکانیش بە تایبەتی لیکە ڕژێنی ئەمەی پێشی گوێچکە هەر کێشەیەک لە لیکە ڕژێنی پێشی گوێچکەدا هەبێ دەبێتە هۆکار بۆ نمونە ئەگەر هەوکردن بێ یاخۆ نەخۆشەکانی درێژ بۆ نمونە شێرپەنجە بێ ئازارەکەی دەگوێزرێتەوە دێتێ بۆ گوێچکە. یەکێک لە پرسیارەکانی کەمان سەڵاو دکتۆر سەرکەوتوو ئایا ئێکزیمای گوێ چۆن چارەسەر دەبێت؟ بە نسبەتی ئێکزیماوە ئێکزیما بابەتێکە پەیوەندی بە پسپۆڕانی پێستەوەیە و ئێمەش بە تایبەتی لە گوێ لە لووتشە چارەسەری ئەو نەخۆشانە ئەکرێ. تەمەن ئێکزیما وەکو ئەو نەخۆشیانەیە کە لە پێستا تۆ یەکەم شت کە پێش چارەسەر دەبێت خۆت بپارێزی لەو جۆرە شامپۆ و سابوون و بەرگە پشتی و ئەو شتانی کە بەکاری دێنی کە دەبێتە هۆکار بۆ تەشەنەکردن یاخۆ زیاترکردنی نەخۆشی ئێکزیماکەت و دواتر چەند کرێم و چەند جۆر مەڵحەم هەیە کە بەکاردێت بۆ ئەو حاڵەتی کە ئەو جۆچکەی کە ئێکزیماکەی هەیە. یەکێ لە پرسیارەکانی کە مناڵەکەم حەبی دیپاکینی هەیە، ئایا ئەمە ئەبێتە هۆی حوتی قورگی ئەخورێت ئەبێتە هۆی دایمە قورگی ئەخورات؟ وەڵای پرسیارەکە نازانم جەماعەتی کۆنتڕۆڵ یارمەتیەکە بە لەم پرسیارەیە نازانم شتێکی نووسی و بەلاتینی زۆر وازح لێ لای من چی دەبێت لای پرسیارێکیکە. یەکێک لە پرسیارەکان باسی لابردنی لەوزەتێن دەکات، ئایا لەوزەتێن دەبێتە هۆکار بۆیکەوە ینی خەڵک لاوازکات مەناعا لاوازکە بە هیچ شێوازێک لەوزەتێن ئەگەر بڵێ هەوکردنی درێژخایانی هەبێ نابێتە هۆکار بۆ لاوازی مەناعا خۆی چونکە لەوزەتێن بەشێکی زۆر کەم ئاڵۆکان بەشێکی زۆر کەم لە بەرگری لەش پێکێنن ئەوش کاتێک کە ساغ بێ بەڵام ئەگەر بێت و تووشی هەوکردنی درێژخایەن بوو بۆ ئەوە ئەو مناڵە لە ساڵێکە حەوهەشت جارێک یاخود دە جارێک تووشی هەوکردن بوو دەرمانی ئەنتیبیاتیکی بەکارهێناوەتە دژە بەکتریاکان باشتر وایە لا ببرێ و بەعکسەوە ئەو لەوزەتێنە کە بمێنێتەوە تەسیراتێکی زۆری لەسەر بەرگری لەشی واتە مەناعی لەشی ئەو مناڵە بێت لەبەرەوە بەڵام لابردنەکەی بە هیچ شێوازێک پێویست بێ و لە کاتی خۆی و لە جێگەی خۆی لا ببرێ بە هیچ شێوازە نابێتە هۆی لاوازکردنی مەناعە یاخود بەرگری لەشی ئەو مناڵە یاخود ئەو مرۆڤە. یەکێک لە پرسیارەکان هۆکار چییە بەیانیان کە هەڵ ئەستم بەڵغەمم خوێنی لەگەڵا دوای 4 جار تفکردن چاکە بم. بە نسبەتی خوێن لەگەڵ تف یاخود لەگەڵ بەڵغەمە هۆکار زۆرە بۆ ئەم بابەتە
بەنسبەتی قورگ و جۆ لوتەوە یەکێک لە هۆکارەکان کە زۆر زۆر مهمە لوتە تاوان زۆر جار خوێن هەیە لە لوتە لە ناو ڕووپۆشی لوتە ئەچێتە خوارەوە بناو قوڕێک شەوان کە پاڵەکەوێ وشکە بێتەوە لە ناقورجیا بەیانیان کە تفەکاتەوە پێوێتی وەکێ لە هۆکارە زۆر زۆر گرنگەکانیش ئەوەیە کە ئەو نەخۆشە دەبێت پسپۆڕانی دەمودان بیبینن لەوانەیە یەکێ لە کێشەکانی کێشەی لە دەمودان و لە پوچی هەبێ هەستیاری بڵێ ئەو هەوکردنی پوچی هەبێ کێشەیەکی هەبێ لە پوچی و طبعا هۆکارەکان لە لوت و لە قورگ یاخود زۆر جار نەخۆش ئەگەر لەگەڵ بەڵغەم هەیە بێ زۆر بێ خوێنەکەی دەبێت سنگیشی فحەز بکرێت بۆ نمونە لەوانە تیشکی سیچکانی پێز بێ بۆ سنگی بەپێی حاڵەتەکە و کەمی زۆری ئەو خوێنەیە ئەبێ یەکێک ئەو شوێنانی کە پەیوەستن بە خوێنی ناودەم و قورگەوە پشکنینی تایبەتیان بۆ بکرێ و دوجار قەرار بدرێت کە ئەو خوێنە لە کوێیانەوە هاتووە چونکە ناتوانانی تۆ ئێستا بڵێ بۆ نمونە ئەمەگە لەوانەیە لوتی بێ لەوانەیە ئیشەکەی زۆر ئاسان بێ بکرێ بۆ نمونە لەوانەیە پوچی بێ هەش دوکەرێکی دانی بەڕێز بیبینێ پاکردنەوەیکی بێ التیابێکی بێ علاجی بۆش بکرێ و چاک بێتەوە یەکێ لە پرسیارەکانی کەشکە هەمانە من هەموو کات هەڵامەت ناوێرم دەست برم بۆ چی دەپەژمەم تەواو بێتاقەتی کردوم هەڵامەت بێ زەحمەت چارەسەر تەواو بەنسبەتی ئەم بابەتەوە تەواو ئەمە هەڵامەت نییە پژمینی زۆر بە هیچ شێوازێک هەڵامەت نییە پژمینی زۆر لەم وەرزە یاخود لە وەرزەکانەکە گۆڕێ ئەمە هەستیاری لوتە هەڵامەت ئەگەر نەخۆشێک بۆ نمونە هەڵامەتێک بگرێت لە ماوەی تقریبا هەفتەیەک تا دە ڕۆژێ ئەو پەڕەکەی کە بمێنێتەوە ئەوی چەند لەوانەیە چەند ڕۆژی یەکەم دوو بە سێ ڕۆژی یەکەمی ئاویی لوت و پژمینی هەبێ دوایی ئەبێتە هۆی لوت گیران و وردە دەبێت چابوونەچێ یا بە عکسەوە نەخۆشە بە لوت گیران دەست پێکات دوای دەبێت بە ئاوی لوتەکەی بەڵام ئەمەی کە ئەم بەڕێزە باسێکات پژمینی لوتی هەیە پژمینی زۆری هەیە ناوێت دەست بەرێ بۆ زۆر شت بۆ نمونە گوڵ بێ بۆ نمونە تەپوتۆزە عەترە پاکەرەوەکانە ڕێک دەپژمێ ئەمە هەستیاری لوتە ئەمەش دووبارە دەبێت خۆی بپارێزێت لەو شتانی کە دەبنە هۆکار بۆ پژمینەکەی و دواتر چارەسەری تایبەتی وەربگرێ بۆ ئەو حاڵەتی کە هەیەی بەڵێزێک پرسیاری کردووەڵێ من کەسێکم لەگەڵ ئەوەی تەمەنم زۆر زۆر نییە 37 ساڵم بەڵام بیستنم لاوازە دکتۆر دەڵێت دەماری گوێت لاواز بوو بەرەو پوکانەوە دەچێت چارەسەری نییە ئاتا چەند ڕاستە ئەگە چارەسەری هەیە پێم بڵێن لە هەر شوێنێک بێت کێشە نییە بەنسبەتی ئەم بەڕێزەوە دیارە ئەمە پسپۆڕێکی قوربجۆلوت بینیوێتی حاڵەتەکەی بۆ تەشخیص کردووە کە ئەمە دەماری گوێچکەی لاواز یاخۆ سست بووە ئێمە وەکو بیستن دوو جۆر کێشەی بیستنمان هەیە و بیستانی کە پەیوەستن بە دەمارەوە بەڵێ قسەکەی زۆر ڕاستە چارەسەری نییە ئەم تەڵان چارەسەری نییە مەبەستمان لە چارەسەری نییە ناگەڕێتەوە دۆخی جارانی پێشووی ئەجینا ئەگەر بۆ منە چارەسەری ڕاستە ئەم بەڕێزە تەمەنی کەمە 37 ساڵە بەڵام ئیتر خۆی و بڵێ شانسی خۆی کە تووشی ئەم حاڵەتە بۆگەر هەردوو گوێی بێ ئەمە لەوانەیە ڕەبتێکی هەبێ بە وراستەوە لەوانەیە ئەم بەڕێزە لە بنەماڵەیانە لە تەمەنێکی گەنجیەوە دەماری گویان سز بێت یاخودیان لە ئاواز بێ و ئەگەر یەک لاش بێت ئەمە بۆی هەیە ئەمە بەرکەوتەی پەتایکی ڤایرۆسی بێت و ئەو دەماری ئەو لای سست بوو بێ نازام کە ئەگەر هەردوو لاکەی بێت وەکوی تەختیتی کردووە تاوان ئەمە چارەسەری ئەماگەر زۆر زۆر گوێی سست بێ و بەتەواتی گوێی لە خەڵک نەبێت کە قساکەن باشتر وایە سەماع بکاتی گوێچکەی ئەگەر گوێشی لە شتە گوێی ئاسایی گوێی لە قسەکانە بەڵام بەس هەستەکە تۆزێک گوێی گران بووە کولی 6 مانگ بۆ ساڵی جارێ دەبێت تەختیتی گوێچکە بکە و بۆی ئاگاداری دەماری گوێچکەی بێ زیاتر لاواز بێ بۆی لە کاتی خۆیان چارەسەری بۆ بکرێ و بەتایبەتی و وەکو سەماعی گوێچکە چارەسەری سروشتی و خێرا و هەوکردنی گەرو چییە؟ چارەسەری سروشتی بۆ هەوکردن ئێمە وەکو دکتۆر ناتوانین هیچ لە بابەتانە لەسەری قسە بکەین چکەوە بەڕاستی ئیشی ئێمە نییە بۆواری چارەسەری سروشتی چکەوانە کەسانی پسپۆڕی کە ئەو ئیشاکەن ئەگەر هەوکردن بێ دەبێت دەرمان وەرگێ بتابەتی ئەنتیبیاتیک ئەگەر هەستیاری بێ دەبێت علاج حساسیت وەرگێ وەکو چارەسەری سروشتیش شت زۆرە بۆ بەکارهێنان بۆ بابەتە بەڵام بەس ئەوە پسپۆڕی من نییە من ناتوانم جوابی ئەوە بەمەوە کەسانی پسپۆڕی تایبەتی خۆیان دەتوانن جوابی ئەوە بنەوە ناوبەڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێنەوە خزمەتی ئەوی بەڕێز بۆ وەڵامدانی پرسیارەکانتان.
لە ڕۆژەکانی پەرستشدا جەستە و دەروون بە ڕۆژوون گەرچی ماندوون بەڵام ئاسوودە و تەندروستن بە تەندروستی بە ڕۆژوو دەبین و بە تەندروستی دەیشکێنین ڕۆژوو عیبادەتتان قبوڵ بێت. دیاری تایبەتی ڕەمەزان لە تاوەری تەندروستی سمارت بۆ هاوڵاتیانی خۆشەویست. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەرنامەی پزیشکی تۆم لێم بپرسە زنجیرەیەک میوانداری پۆلێک لە پزیشکی تایبەت و پسپۆڕیە جیاوازەکانی تاوەڕەکەمان دەکات. هەرجارە و پزیشکێکی بەڕێز میوانی بەرنامەکەمان دەبێت و ئێوەش دەتوانن پرسیار بکەن و ڕاستەوخۆ وەڵامتان دەدرێتەوە. بە هیواین هەموو کات لەش ساغ و تەندروست بن. لە ڕۆژەکانی پەرستشدا جەستە و دەروون بە ڕۆژوون گەرچی ماندوون بەڵام ئاسوودە و تەندروستن بە تەندروستی بە ڕۆژوو دەبین و بە تەندروستی دەیشکێنین ڕۆژوو عیبادەتتان قبوڵ بێت. بنای خۆی گەورە دووبارە سەڵاو لەوی خۆشەویست دەچین لای پرسیارەکانی هاوڵاتانی خۆشەویست. یەکێ لە پرسیارەکانی کە سەلام دکتۆر بە ئەرێک نەبێت گوێی ڕاستمان شتووە هەر لە دوای شتنەکەوە ئازاری هەیە و سەدای دکتۆریشمان کردووە ئەڵێ التیهابی کردو عیلاجمان بەکارهێناوە هەر چاک نەبووە چی بکەین. طبعاً بە نسبەتی گوێشتنەوە یاخود گوێپاکردنەوە زۆر جار نەخۆش دوای گوێپاکردنەوە تووشی هەوکردن نەبێت کە تووشی هەوکردن نەبێت طبعاً ئەمە چەند ڕۆژێک دوای شتنەکە بۆ نمە ڕۆژ یاخود دوو ڕۆژ دوای تووشە بێت گەر کاتێکی زۆری بەسەر چوو بێت لەوانە هیچ پەیوەندیی بۆ شتنەوە نەبێت و هەوکردنەکەش طبعاً چارەسەری تایبەتی هەیە دەبێت چارەسەرەکان لە شێوازی قەترە و کرێم و حەبی ئەنتیبیاتیک کە بەکاردێ بۆ ئەو حاڵەتە دەبێت بەکاری بێنێ و نەخۆشە و ئەگەر ئەو دکتۆرانی کە چۆتە لایەن بینیویانە چارەسەریان بۆ کردووە چاوەڕانی چارەسەرەکان بێت وەگەر دەشێ ئێمە ببینین لە خزمەت یابین ئێمە لە سمارت لەوین لە خزمەتیان بەسەر چهار کاتێ هات ئەیبینین. یەکێ لە پرسیارەکانی کە هەستیاری طبعاً حساسیت و سەریەک شتن لوت و قورگەمەوەی هەر لە مناڵیەوە هۆکارە بۆ تەنگە نەفەسی بە نسبەتی هەستیاری قورگ و لوتەوە طبعاً بۆ تەنگە نەفەسی لوت بڵی هەناسی لوت ناڕەحەت ئەبێ ئەو نەخۆشانی کە هەستیاری لوتیان هەیە ئەو کاتانی کە لوتیانە ئاوسی و پشمین و ئاوی لوتیانە بێ بەئەکید دەبێتە هۆکاری بڵی ناڕەحەتی بۆ هەناسەدانیان بەڵام وەکو تەنگە نەفەسی ئەگەر ئەو بەڕێزە کێشەی کتری هەبێت لە سنگە بۆ نمونە هەستیاری سنگیشی هەبێ وەکو ئەچێتە زمنی بابەتی ڕەبەوە بەئەکید ئەبێتە هۆکار بۆ هەناسەتونی دەبێت پشکنی تای بۆ بکرێ بزانێت هۆکاری ئەو هەناسەتونی هێتی پەیوەندی بە لوتیوەتی جا ئەوەستە هەستیارەکەی هۆکار یا هۆکاری ئەوەشی لەگەڵ هەستیارەکەی کۆڵەکەی لوتیشی خواری هەیە یا کێشەیەکی هەیە. یەکێ لە پرسیارەکانی کە چارەسەری هەستیاری لوت چییە و زۆر جار ببێتە هۆی برینی ناولوت و سووربوونەوەی لوت. طبعاً ئەو نەخۆشانی کە هەستیاری لوتیان هەیە هەستیارەکەیان تازە نییە زۆربیان هەستیاریان هەیە لە تەمەنێکی گەنجیەوە یاخود لە مناڵیەوە هەیەیانە ساڵانێکی زۆر هەستیاریان هەیە. هەستیاری لوت دوو بابەتی زۆر چارەسەری گرنگیان یەکێ لە چارەسەرەکانی کە زۆر مهمە پێوەستە بە نەخۆشەکە خۆیەوە دەبێت پارێزکان لەو شتانی کە تووشی هەستیاریەکەن جاتە تەپوتۆزە عەترە پاکەرەوەیە بۆنە ئەو بابەتانی کە ئەبێتە هۆکار بۆ ناڕەحەتی ئەم نەخۆشە. دووهەم شت چارەسەرەکان لە شێوازی قەترەوە حەبە یاخود بۆ نمونە سپرای لوت ئەو چارەسەرانە دەبێت لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕە چارەسەر وەربگرێ و چارەسەریشی هەیە و ئەو کاتانشی کە دەبێتە برین دەبێت هەندێک کرێمات یاخود بۆ نمونە مەڵحەمی تایبەتی هەیە بەکاری بێنێ بۆ حاڵەتی. یەکێ لە پرسیارەکانی هاوڵاتیانی بەڕێز دەڵێت دکتۆر لوتم زۆر وشک ئەبێت هەندێک جار سرم پێی ئازاری هەیە کە تۆزێک سەرمام ئەبێت لوتم قەپات ئەبێت زۆر ناڕەحەتم بەم حاڵەتەیە خۆت زۆر ناڕەحەت ئەبم پێی. بە نسبەتی لوت و شک بوون طبعاً لوت و شک بوون و لوت قەپات بوون بە سەرما ئەمەش دووبارە هەستیاریە ئەو نەخۆشانی کە لوتیان وشکە بێ یاخود کە بە هەوایەکی سال لوتیان جلی هەوای تەبریدی سیارە یاخود سبلێت یاخود لە زستانە ئەمانە هەمووی هەستیاریە.
ئەمانە دەبێت خۆیان بپارێزن لە سەرمای زۆر ئەو شوێنانی کە زۆر ساردن پێشی لە ماڵە ئەچنە دەرەبوو نەکەم ئامە بکەنە دەم و لوتیان و چارەسەری هەستیاری دەبێ وەربگرن ئەمە هەستیاری لوتە. یەکێ لە پرسیارەکانی کە من دەنگەژیەکانم تووشی نەخۆشی درێژخایەن بۆ ئایا چارەی هەیە و چۆن. طبعا بەنسبەتی ئەم پرسیارەوە وازح نییە ئایا بڵی دەنگەژیەکانی تووشی نەخۆشی درێژخایەن مەبەستی چییە؟ بۆ نمونە مەبەستی ئەوەیە کەوا ئیش ناکات، گری لەسرە، گۆشی زایی لەسرە، جوان جوود نابێ، چونکە ئەمانە هەر یەکە و بڵی چارەسەری تایبەتی هەیە. ئەوەی کە جوود نابێت چارەسەری بڵی چارەسەری سروشتی بۆ کرا علاج طبیعی لای پسپۆران ئەوانەی کە پسپۆڕی دەنگن. ئەو نەخۆشانی کەوا گرەیە لەسەر دەنگەژیەکانێتی بۆ نمونە گۆشتی زیادی یاخود بۆ نمونە گرێکی گەوری هەیە ئەبێ لا ببرێ. ئەوانی کە دەنگەژییان ئیش ناکات بۆ کار عملیاتە یاخود هەر شتێکە لە پەتایەکەوە کە تووشی ئەو بوون کە دەنگەژیەکانی ئیش ناکەن دووبارە بەش بابەتێکی ترە. لەبەرەوە دەبێ ئەمە حاڵەتەکەی دەستنیشان بکە بە تەواوەتی ئەگەر تەنها ئەوەیە کە دەنگەژیەکانی دەنگی ئەگۆڕێ دوای قسەکردنی زۆر یاخود دوای کەوا گەر مامۆستا بێ قسە زۆر یاخود دەر زۆر بێت و دەنگی بگۆڕێ ئەمە پێویستە کات دەنگی زۆر بەهێمنی بەکاربێنێ و دووبارە چارەسەری سروشتی بۆ ئەم نەخۆشە چارەسەری تەواوە. بەرەزێ پرسیاری کردووە عملیاتی تەجمیلم کردووە ئەوە 6 ساڵە کردووە بەزلوتم زۆر ئەگیرێ هەناسەم تەواو نەماوە ئێستا زۆر ناڕەحەتم چی بکەم. بەنسبەتی نەشتەگەری جوانکاری لوتەوە کە ئەکرێت دوای ئەوە نەخۆش تووشی لوتگیرانە بێ چەند هۆکارێکی زۆری هەیە ئەمە حاڵەت طبعا دەبێت نەخۆشەکە ببینرێ ئایا ئەمە کۆڵەکەی لوتەکەی بە جوانی ڕێک نەکراوەتەوە ئەم نەخۆشە پێش نەشتەگەری لوتەکەی هەستیاری هەیە ئێستا ئەو گۆشتانە یاخود ڕەفەکانی لوتی کە لە ناو لوتی مرۆڤ سێ ڕەفەمانەیە ئەوەی خواروان گەورەترینیانە زۆر جار لە دوای نەشتەرگەری وتابەتی ئەوانی کە هەستیاریان هەیە زۆرە ئاوسێ ئەمەش دووبارە چارەسەری تایبەتی خۆی هەیە یاخود زۆر جار ئەو نەخۆشانە لەم منتیقەی پێشی لوتیان زۆر تەسک ئەکەنەوە تایبەتی لە ئافرەتانە بۆی کە بڵێ لوتی زۆر باریک بۆتەوە ئەما بێتە هۆکار بۆ گرتنی ئەم بەشەی کە زۆر هەستیارە بۆ هەناسەدان و ئەمانە هەمووی چارەسەری هەر بەشێکی لەم بەشانە چارەسەری تایبەتی هەیە. لەبەرەوە بۆ ئایا ئەم نەخۆشە کۆڵەکەی لوتەکەی بە تەواوەتی ڕێک نەکراوەتەوە کێشەی کۆڵەکەی لوتی ماوە یاخود هەستیاری لوتی بۆ پێش نەشتەگەرێکەوەی سەبەوەی نەشتەگەرێکەوە ناولوتی تەسکتر بۆتەوە ئەو گۆشتانی ئاوسانی زیاترەوە دەبێتە هۆکار بۆ لوتگیرانەکەی یاخود بەهۆی نەشتەگەری جوانکاری لوتەکەەوە ئەم پێشی لوتی زۆر تەسک بۆتەوە ئەو بۆتە هۆکار بۆ گرتنی هەناسەی لوتی. یەکێ لە پرسیارەکانی تر بۆ 2 ساڵ ئەڕوات ڤایرۆس لە گوێی ڕاستنی داوە گوێم مردووە هیچ چارەسەرێک هەیە سەرزاتان بکەم. بەنسبەتی ئەم پرسیارەوە طبعا ئەمە یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان کە دەبێ هاوڵاتیانی خۆشەویست هۆشیارەکی گەورەیان هەبێ لەگەڵ کەبوونی گوێچکە لە پڕە. طبعا ئەگەر تۆ بۆ نمونە پەتات گرتووە یاخود پەتات نەگرتووە بۆ نمونە نووسیت و هەساوی لە پڕا گوێیە کە 100 بۆ نمونە 80 یاخودنەوەی یا 70 لە دەست داوە لە چاو لایەکەکەتە دەبێت دەست بەجێ بچیتە دکتۆری پسپۆڕی خوڵق و جۆلووت چونکە زۆر جار ئەمە پەتایەکی ڤایرۆسیە یاخود بۆ من جەڵتەیەکە لەو دەماری گوێچکەی یاوە کە بەرپرسە لە بیستنت ئەگەر لە ماوەی 72 ساعتەوە تا 3 ڕۆژە چارەسەری تەواوی بۆ نەکرا ئەو دەمارە دوای ئەوەگە چارەسەریشی بۆ بکەی گەڕانەوەی زۆر ئەمەلی کەمتر واتە هیوای گەڕانەوەی ئەو دەمارە کەمتر دەبێت بۆ نمونە لەوانەیە 150 بۆ 60 زۆر جار دێتە خوار 50 لەبەرەوە کە دەمارەکە ئەگەر کە ئەو پەتا ڤایرۆسی بەرکەوت یاخود زۆر جار نەخۆشەکڵە وڵا پەتاشم نەبوو خۆ من لە پڕم گوێم دابەزیوە ئەمە هۆکاری ئەو دەمارەیە بە ئەکیدی ئەگەر چەند ڕۆژێکی بەسەرا تێپەڕی چارەسەری بەڵام لە کاتی خۆیدا بەڵە چارەسەر هەیە چارەسەرەکان لە شێوازی دەرزی کە لە پەردەی جووە ئەدرێ بۆ جووی ناوەڕاست و لەوێ بۆ جووی ناو کە دەچێت و چەند حەبێکی تایبەت کە بەکاردێ بۆ ئەو نەخۆشانە لە ماوەی چەند ڕۆژێکدا بیستنیان بۆ دەگەڕێتەوە و شەڵا کێشیان نامێت بەڵام بەس بۆ ئەم بەڕێزاگەر بۆ ماوەی 2 ساڵ بێ لە ئێستادا هیچ چارەسەرێکی بۆ ناکرێت لەبەرێکەوە کاتەکەی زۆر بەسەریان ڕۆشتووە. یەکێ لەم بەڕێزانە پرسیارێکی کردو هۆکارەکانی خورانی گوێ و چارەسەرەکانی بەنسبەتی خورانی گوێچکە کە ئەخورێت چەند سەبەبێکی هەیە یەکێک لە سەبەبەکانی شەمعی گوێیە واتە ئەو واکسە کە لە گوێیە دروستە بێت کە خوای گەورە بۆ مرۆڤی دروست کردووە ئەو شەمعی کە لە گوێی ئینسانە هەیە. دووهەم هۆکار هەستیاری قەناتی گوێچکەیە پێستە چکۆ گوێچکە کە لە ناوە
ئەو کەناڵە پێستە وەکو چۆن تۆ لە دەرەوەگە یا لەسەر دەموچاوت خورانێک کتێبی لە ناو گوێشەش هەمان شێوە هەستیاری دروست دەبێت وەکێک لە هۆکارەکانی تری خورانی گوێچکە هەوکردنی کەڕوویە هاوکردنی کەڕۆواتە هاوکردنی گوێی دەرەوەیە بەس جۆری کەڕۆکەی و زۆر جار نەخۆشیش ئەوانی کە گوێچکەی ناوەڕاستن هەوکردنیان وپەردی گوێچکیان کونە ئەگەر جەراعەتیانە بێت زۆر جار ئەم جەراعەتە کە دێتە دەرەوە دەبێتە هۆکار بۆ خورانی گوێچکە بەڵام بەس بە زۆری ئەوەی کەوا زۆر باوە شەمعی گوێیە لەگەڵ هەوکردنی گوێچکەی دەرەوە لە جۆری کەڕوو و هەروەها هەستیاری گوێچکە ئەم سیانە زۆرن. یەکێ لە پرسیارەکانی کە ئەڵێ من بەردی لوتم هەبوو دەرم هێنا ساڵێکە ئێستا ئازاری هەیە و تەنگە نەفەس دەبم. بەنسبەتی ئەم بابەتی کە ئەم بەڕێزە باسی کردووە ئەم بەردەی کە لە لوتا دروست ئەبێت دوو هۆکاری هەیە یەک لە هۆکارەکان هەر تەڕی و خوێنی لوتی خۆمانە زۆر جار کۆ ئەبێتەوە ڕق ئەبێ بۆ ماوەیەکی زۆر لە ناو لوتا دەبێتە وەکو بەردێک ڕق ئەبێ بزە بە دۆک و بەرد ئەو معدەنانی کە لە دەوروبەرین وەکو پۆتاسیۆم و کالسیۆم و سۆدیۆمانی کە لە دەوروبەری وەکو بەردێکی ئاسایی کە دروست دەبێت لە گورچی لیا خۆشوێنی کە لە ناو لوتشا دروست دەبێت ئەمە جاروایە قەبارەکەی گەورەیە لو جیرانی زۆر دروستەکە بریناری دروستەکە نەزیفی لو دروستەکە جارواشەیە بەهۆی هۆکارێکەوە تەنێکی نامۆی لە لوتەکەیە تەمان ئێستا کە لای بردووە ئێستا تەنگە نەفەسە دووبارە دەبێت پشکنینی بۆ بکرێتەوە بزانێ ئایا دروست بۆتەوە یاخودنا یاخود هۆکاری تەنگە نەفەسەکەی لەوانەیە هۆکارێکی تری هەبێت. یەکێک لە پرسیارەکانی کە ئەڵێت هۆکار چییە هەر حەبێک ئەخۆم لە قورگم ئەگیرێت لە کاتێکدا ئاوی زۆر ئەخۆمەوە لەگەڵی جاری وا هەیە ئەوە نە ئەکۆکم لەتی حەبەکە دێتە دەرەوە هەتا بە 4 ساعات ئەکۆکم. طبعا بەنسبەتی حەب لە قورگ وەستان یاخود خواردن لە قورگ کە ئەوەستەیە زۆر جار بە تایبەتی لە نەخۆش ئامۆک و بابەتێکی بڵێ دڵە ڕاوچی لێ دێت بۆ نمونە حەبێک ئەخوات یان بۆ نەپاریۆنان ئەخوات لە قورجی ئەوەستەیە بەڵام بەنسبەتی ئەم بەڕێزەوە کاڵێ من زۆر جار وام لێ دێ باشترە پشتینێکی بۆ بکرێت بێت سەردان مامکە بیبینین و بەناوبین بەسا نازۆرێکی بۆ بکەین بۆ قورجی بزانین هیچ کێشەیەکی هەیە هیچ تەسکبوونەوەیەکی لە قورجی ئەم بەڕێزەیە بۆچی ئەم کێشەی هەیە کە دەبێتەوە حەب لە قورجی ئەوەستێ چکە ناتوانین ئاوایەک سەر پڕی بڵین هۆکارەکە چییە لەبەرەوە باشترایە بێتە سەردان مامکەوە پشکنی تاوای بۆ بکەین و ئەو وەختاگەر هیچ هۆکارێکی نەبوو تەناوە تووشی دڵڕاوچێ بووە لە کاتی حەبا بە تایبەتی و حەبانی کە قەباریان گەورەیە زۆر جار نەخۆش پێی ناڕەحەتە بۆ قودانی ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست. لە ڕۆژەکانی پەرستشدا جەستە و دەروون بە ڕۆژوون گەرچی ماندوون بەڵام ئاسوودە و تەندروستن بە تەندروستی بە ڕۆژوو دەبین و بە تەندروستی دەیشکێنین ڕۆژوو عیبادەتتان قوبوڵ بێت. دیاری تایبەتی ڕەمەزان لە تاوەری تەندروستی سمارت بۆ هاوڵاتیانی خۆشەویست لە بانگی ڕەمەزانی پیرۆزدا بەرنامەی پزیشکی تۆم لێم بپرسە زنجیرەیەک میوانداری پۆلێک لە پزیشکی تایبەت و پسپۆڕیە جیاوازەکانی تاوەڕەکەمان دەکات هەرجارە و پزیشکێکی بەڕێز میوانی بەرنامەکەمان دەبێت و ئێوەش دەتوانن پرسیار بکەن و ڕاستە و خۆ وەڵامتان دەدرێتەوە بە هیواین هەموو کات لەش ساغ و تەندروست بن. دووبارە سەڵاو خۆشەویستان هیوای لەشساغی و تەندروستیان بۆ خوازین ئەمە بەشێک بوو لەو بابەتانی ئەمڕۆ کە باسمان کرد زۆر بەداوای لێبردنەوە لەبەر کەمی کات نەمانتوانی ئەو نامە و کۆمنتانی کە بۆمان ناتەوە لە ئینستاگرام و لە فیسبوک و لە تێلگرام
زۆر بەداوای لێبوردنەوە لەبەر زۆری ژماری نامۆ کۆمنتەکان و کەمی کاتەکە نەمانتوانی جوابی زۆر بەتان بینەوە. دووبارە داواکەین لەخوای گەورە لە ساختان کا و تەندروستی هەموو باش بێ و هەر شاد و بەختەوەر و لە خۆشی دابن ئینشاءالله. دیاری تایبەتی ڕەمەزان لە تاوەری تەندروستی سمارت بۆ هاوڵاتیانی خۆشەویست. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەرنامەی پزیشکی تۆم لێم بپرسە زنجیرەیەک میوانداری پۆلێک لە پزیشکی تایبەت و پسپۆڕیە جیاوازەکانی تاوەڕەکەمان دەکات. هەرجارە و پزیشکێکی بەڕێز میوانی بەرنامەکەمان دەبێت و ئێوەش دەتوانن پرسیار بکەن و ڕاستەوخۆ وەڵامتان دەدرێتەوە. بە هیواین هەموو کات لەش ساغ و تەندروست بن. لە ڕۆژەکانی پەرستشدا جەستە و دەروون بە ڕۆژوون گەرچی ماندوون بەڵام ئاسوودە و تەندروستن. بە تەندروستی بە ڕۆژوو دەبین و بە تەندروستی دەیشکێنین. ڕۆژ و عیبادەتتان قوبوڵ بێت.